در روژا دوی سردان خدا و پارزگاه دو که مسرور بارزانی در مکتب سیاسی پارتی دموکرات کردستان توی زنان اولی و ماموسان زانینگه و کادرون ریخراوین جماوری لسنور هر پنج لقن پارتی لدبر بهدینان جویاو لدور رو شهر ما کردستان سمینارک پیشکش کرده. ادبردوامی سردان خدا بو روژا دویل پارێزگەها دووکی ڕێزدار مەسرور بازانی ئەندامی مەکتەبە سیاسیە پارتی دیموکراتی کوردستان الهوڵا کۆنگرایەن گەل زانایەن ئولی و مامۆستایەن زانکوی و کادرین ڕێکخراوێن جەماوەری و پیشەیی ئەلسنووری هەر پێنج لقێندەڤەرە بەهدینان کۆم بوو. تێدا چەندین تەوەرێن گرنگی لێدای ڕەوشە ئەڤرویا کوردستانێ بەحث کرد شوانژی بڕیاردانە پارتی هەموو دەمەکی سەر پاراستنا بنەمایەن بەرژەوەندیە گشتیا خەڵکی کوردستانێ بووە. ئەم وەکی پارتی هەوەکی بڕیارە سەرەتا دروستبینا حیزبامە و جەنابی بارزانیە نەمر ئەم خۆ خزمەتکارت ملەتی خۆت زانین و حیزبامە ڕێگەکە ئامرازەکە وەسیلەکە بۆ گەیشتنا هەدەفێت نیشتیمانی و نەتەوەیی بەروێ هەر بڕیارەکە پارتیت دەت هەر قرارەکە ئەم تدەین ئەم وێل بەرچاوێت خۆتگیرین کا بەرژەوەندیە ملەتێ کورد چدایە و چەوە ئەم بەرەف وا ئامانجا بچین بێت کو هەتانوکە ئەم نەگەهشتی و نەهاتیە دەست. التەوەرێکی دیدا ڕێزدار مەسرور بازانی دا کۆکیکردنا پارتی دیموکراتی کوردستان لە ڕفراندۆمێل سەر پڕۆژێ دەستوری هەرێما کوردستانێ بوو دوو خاڵێن گرنگ زڤڕان. ئەم وەکی پارتی نابێژین ئەم تنێ خەوانێ بە دەستورەینە ئەم بێژین خەڵک خەوانێ بە دەستورەیە و پارتی دا کۆکیل سەر دوو نقطات کرد ئەو هەردوو خاڵیشە بەنە ئەم بێژین پارتی بەرگریێل مافێ دەنگدانا خەڵکی کوردستانێت کرد یا دوێ بەرگریێل پێشێل نەکردنا یاسایەت کرد ئەم بێژین لازمە یاسا بێتە احتراما یاسای و ڕێزا و یاسای بێتە گرتن و عینی وەختیشدا خەڵکی مافێ هەندێ هەبیتن دەنگی خۆل سەغ پرۆژەی بدەن پاشی چ پەسەند ببێت چ پەسەند نەبێت ڕێکێت یاسایەتەی چاوە دێ پشتی وێ معاملاتگە بابەتێ دەستوری هێتە کرد. هەر وەسات سمینارا خوددا چەندین تەوەرێندیەن گرنگ بەحث کرد شوانژی زارابێت سازانە نیشتیمانی کولڤێد و ماهیە هەندێک ئالیەن سیاسی بازاڕی پێتکەن و گوت ئاخفتن تێنەکردن سە هەندێ مستەلەحێکی پەیدا بێ بناوێ سازانە نیشتیمانی و لازمە سازانە نیشتیمانی لەسەر پرۆژە دەستوری بێتەکردن. مەبەست سازانە نیشتیمانی چییە؟ وەختی تە گوتێ نیشتیمانی یعنی هەر کەسێک هەر تاکێکت بۆ وڵاتەیدا دژیت مافێ هەندێ هەی بڕیارێ لەسە چارەنویسە خوب دەت بڕیارێ لەسە چارەنویسە پرۆژێ دەستورەی بدەت. ئەگەر مەبەست سازانە نیشتیمانیە خەڵک صاحبێ نیشتیمانەیە نەک حزبێت سیاسی بتنێ خەڵکێکی زوری هەی ئەندامنی نەت حزبێت سیاسیدا گاوات محدود کرد بڕیار چارچێوێ حزبێت سیاسیدا معنەوێ هەواک و ئەو خەڵکێ پابەندی حزبێکە سیاسی نەبیت پەیوەندی حزبێکە سیاسیدا نەبیت دێ مەحروم بیتن لە دەنگدانا خۆ لەسە مستقبلێ خۆ لەسە ئەو دەستوری کو دێ حکومت بە وڵاتەی کرد. بەروێ چەندێ ئەم وەکی پارتی ئەم بێژین بڵا هەمە خەڵک دەنگێ خۆ سەر دەتن ومە پێخۆشیشە ئەکسەریەتە خەڵکی کوردستانی موافقەت لەسە پرۆژە دەستورێکی بکرد کو یەبدلێ وان بیت. بەس ئالیەتێ هەندێک و لازمە ئەف پرۆژە بێتە ڤەگەڕاندن بێتە هەموارکردن دا یەکدەنگی و موافقەتە حزبێت سیاسی سەبێنەکردن ئەڤە سازانە حزبێت سیاسیە نەک تەنێ سازانە نیشتیمانیە چونکە خەڵکی دیێ دەرڤەی حزبێت سیاسیش ئەو مافێ هەی بۆ دەنگل سەبدەن. هەر لایەکێ دیە سیمینارا خوددا ڕێزدار مەسرور بازانی سەر شێوازێ سیستەمی حکومڕانی کوردستانی ئاخفت و دیار کرد ئەو مادە دەستوری دایەت کو تێنە بەحەزکردن خلاف یالسە هەی ئێکل وات بێژن کو سیستەمی حکومڕانیەت کوردستانێدا سیستەمی سەرۆکاتیە ومە دەوێت بگۆڕین بکەینە سیستەمی پەرلەمانی یان پرۆژە دەستورە ڤەنە خوێندیە یانیش دوێن ئەو زانیاریەت وا دوێن بۆ خەڵکە بێژن نەڕاستیە کو پرۆژە دەستورە دەهاتیە گوتن چونکە پرۆژە دەستورە زۆر ئاشکرا بەحث کرد کو سیستەمی حکومڕانیەت هەرێما کوردستانێدا سیستەمێکی پەرلەمانی کۆماری و دیموکراسیە ئەڤەت پرۆژە دەستورەدا یە هاتیە گوتن
سه اساس فرح حزبی و جدا کرنا دستهلات اکودوم الدیما هیا سیمینارا خودا رێزدار مەسرور بارزانی مژدەیەک دا خەلکی باژێ ڕێدووکێ vekirina زانکویەکە ئەمریکی هەروەسا دەرگەیە دانوستاندنە هاتە vekirین بۆ ئامادەبووە جەنابێویژی ئەپسینگێکێ بەرفرە بەر سوێن هەمی پرسیارێن ئامادەبوویادا ئیسماعیل سەلیم کوردستان تیڤی دهۆک